ام گۆرانەی دووبارەکەین لەسەر داواکاری نەقیب جەمال پێشکەشە بە نەقیب جەمال و پێشکەشە بە ئەدریسی برایی لە وڵاتی سوید چاوەکانی ماسەکەی بۆ کاکە نەقیب جەمالی خۆشەویست بڕۆ مامۆستا. چەند بێزاری لە دەست کرۆنای کرۆنا دەرکەوت پێرشنیە نوێیە با پیرەی ئەوەی کۆنا جاوەرە لێی بترسی بێڕەنگ و دەنگ و بۆنە باس و هەواڵی گەرمە قرشەی دیاڵەی ڕۆنە بێئیژدانە زاڵمە نابینرێ چەندە مۆنە ناڵێکێ دەوڵەمەندە و کامەی حەمە قاردۆنە یانە کامەی هەژارە و لە کام هەوار و زۆنە ناڵێ کامە ناشرینە و هیچ و پوچ و تڕۆنە ئای باکین یەکێ جوانە کێسپی برۆنە باکین یەکێ جوانە کێسپی چاو برۆنە ناڵێ کامە قژلولە کامە قاژینی گرۆنە ناڵێ کامە قژلولە ناڵێ قژینی گرۆنە فەرق ناکا ئیسلام بن نیازینەکەی ماسۆنە یان کام عەشقی شەرواڵە و کامەی شێتی کابوونە ئەوەی ئەقڵ و زیرەکەن یاشێت و سەرڕۆنە یا خوتەن تەو ئیمۆیە سمتیان پڕ لە سلیکۆنە ئەو کوڕانەی وەک کچن تەڕ و ناسک و ئیمۆنە ئەوانەی عەشایەرن یا ئەوانەی فەقۆنە یا ئەوانەی بەرپرسن لەسەر کورسی تابوونە بۆ نەقیب جەمال ئێڵێم ئای هڵێم لەم تۆنە سڵاو لە نەقیب جەمال بۆ تۆی دڵم لەو تۆنە چونکێکم پێشمەرگەیە و وەڵڵا پێشمەرگەی کۆنە دژی کاکە بریاد قەیتولی بۆ خۆت کاکە ڕەفەت گەرمانی کاکە بۆ ڕاست کاکە خۆشەیدا کامێرەکەی کاکە هەڵمەتی خۆشەویست کاکە هەڵمەت منتق سڵاو لە دەستپەنجەی کاکە حەمەی خۆشەویست مامەستا حەمە توخوا کورۆنای مەلۆن بۆچی ئەندە جەلادی بۆچی ئەندە بێڕەحم و هیچ و پوچ و گەوادی ئەرێ بۆ ئەس ناهێنی چیڕە درێژ و ئینادی ئەو هەموو خەڵکە بژێ بەسەر بەرزی و ئازادی نەیتوانی من بگرێ یەزی جەستەم بەزاندی وایار کەس توش بووە لێی نەڕوخێ بنیادی شیفای عیلاجی دەردی بەڕەحمی خودا هەوەندی بێتەوە دۆخی جاران وەک پێشتر و بینادی جۆگرە ڕۆڵەی کوردی من زۆر بە ئیرادە و مەردی کورد بە کرۆنا نابەزێن لە جەستەی بێ هەرچەندی لە بۆ نەقیب جەمالە زەبتی دەکەم لە بەندی لای شەمشەماڵی وەڵا وەکێوی دەما هەوەندی خۆشی نەقیب جەمالە خەم خواری هونەرمەندی شەمشەماڵی بۆن دەڵێ زەبتی دەکا لە بەندی ئەگنەمرێ هەڵمەت منتق سڵاو لە محەممەدیە
يستا كنز كردي زوري بدرماني مرتاحة نالي ددوانزة صالي دسيت الرياضة وسياحة دسيت الرياضة وطاعة سياري آخر موديل فريدة للصناعة كامل فلف والإسدية وإنترنت وإذاعة أوي آيفون دوانزة إلى دسا أوي فولو لماعة شاشكي وكريستال تنكوك وإشاعة شوانة بياني لسرجيتي السماعة بوكي درسي بوكورا بسؤال وسراعة كاتبو بدر منخور مدمن بوت بمناعة كاتيا تاشي خرابي لسرقة وقرداعة أو زاد